الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة الفرقان گەیشتینە ئاەتی 68 کە تەواوکەری ئاەتەکانی پێشوویە. لە ئاەتەکانی پێشوودا خوای گەورە هێندێک لە سیفاتەکانی عیباد الرحمان بەندە ڕاستەقینەکانی خوای گەورەی باس کردن کە گوتمان بەندە ڕاستەقینەکانی خوا یەکەم سیفەتیان ئەوەیە کە کاتێک بەسەر زەویدا دەڕۆن تەکەبور ناکەن، یعنی کەسانی متەواضع و خۆبەکەمزانن. سیفەتی دووەمی عیباد الرحمان ئەوە بوو کە ئەگەر کەسە نەفام و نەزانەکان قسەی خراپیان لەگەڵ کردن ئەوان بە باشە وەڵامی دەدەنەوە. سیفەتی سێمیان ئەوە بوو کە بەندە ڕاستەقینەکانی خوا شەوانە بەشێکی بەخەبەر دەبن و تێیدا سوزدە دەبن و شەو نوێژ دەکەن. سیفەتی چوارەمیان ئەوەیە کە بەندە ڕاستەقینەکانی خوا هەمیشە لە عەذابی خوا دەترسن، بۆیە بەردەوام دوعا دەکەن کە خوای گەورە لە جەهەنەم و لە سزای دۆزەق بیان پارێزێ. سیفەتی پێنجەمیان ئەوە بوو کە گوتمان ماڵیان هەبوو، لە کاتی ماڵبەخشیندا نە ئیسراف دەکەن، چونکە خوای گەورە کەسە موسریف و زیادە ڕەوی کارەکانی خۆش ناوێ و نە دەستیش دەگرنەوە دەستیش دەنوقێنن ڕەزیلیش ناکەن. سیفەتی شەشەم کە لەو ئاەتانەدا باسی دەکەین دەفەرمێت والذین لا يدعون مع الله إلها آخر، ئەوانەی لا يدعون یعنی ناپەرستن مع الله لەگەڵ خوا إلها آخر پەرستراوێکی دیکە. سیفەتی شەشەمی بەندە ڕاستەقینەکانی خوا ئەوەیە کە والذین لا يدعون مع الله، ئەوانەی ناپەرستن لەگەڵ خوا پەرستراوێکی دیکە، یان دەکرێ بڵێن لەگەڵ خوا هاواری خوایەکی دیکە ناکەن، لەگەڵ خوا لە خوایەکی دیکە ناپارێنەوە. ئەو کەسەی دەیپەرستن و هاواری دەکەنێ و دوعای لێ دەکەن و داواکاریەکانی بۆ لا بەرز دەکەنەوە تەنها و تەنها ئەڵڵایە شەریک و هاوبەش بۆ خوا بڕیار نادن. صفەتی حەوتەم ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق، ناکوشن ئەو کەسانەی کە خوای گەورە حرامی کردووە لەسەریان بیکوژن ئیلا مەگەر کەسەکە حەقی ئەوەی هەبێ بکوژرێ. ولا يقتلون النفس التي، ناکوژن ئەو نەفسانەی ئەو ڕوحانەی ئەو کەسانەی التي حرم الله کە خوای گەورە قەدەغەی کردووە بیان کوژن ئیلا بالحق مەگەر کەسەکە شایانی ئەوە بێ بکوژرێ. کەی ئینسان شایانی کوشتنە تبەن لەسەر حاڵەتێکدا ئەو کاتێک کە ئینسان قەتڵی لە دەست دەقەومێ دەبێتە قاتیل بە ئەنقەست، تەوان کەسوکاری بکوژرا کەسوکاری کوژراوەکەی بۆی هەیە بکوژەکەی بکوژنەوە. تەوان ئەوە حەقی خۆتە، ئەگەر کەسێکی نزیک کرد کوژرا بە ئەنقەست بە عەمدی کەسوکاری کوژرا و دەتوانن کەسەکەی بکوژنەوە و تەوان گوناهباریش نابن. یان ئەو کەسەی کە زیناکار پیا و بێ ژنی هێنابێ ئافرەت شووی کرده بێتەوان بە ڕەجم بە بەرد لێی دەدرێ هەتا دەکوژرێ. یان ئەو کەسێک کە لە ئیسلام هەڵدەگەڕێتەوە لەو حاڵەتانەدا تەوان ئەگەر دەستیان بچێتە ئەوەی خوێنی کەسێک حەڵال ببێت دەنا بە هیچ شێوەیەکی خوێنی هیچ کەسێک بە حەڵال نازانن، دەستیان ناسێتە خوێنی هیچ کەسێک. سیفەتی سێهەمیان وەلا هەشتەمیان وەلا یەزنون، وهروە زیناش ناکەن، داوێن پیسیش ناکەن بە حرامی بەبێ عەقد و مارەی شەرعی لەگەڵ هیچ کەسێکدا ڕانابوێرن. ومن يفعل ذلك، هەر کەسێک یەکێک لەو سێ کارانە بکە، شەریک بۆ خوا بڕیاردا یان قەتڵکە یا زینا بکە، ئەوە یەلقە ئەثامە، یەلقە دەگا بە سزای تاوانەکانی، دەگا بە عوقوبەی تاوانەکانی، حتمەن وەردەگرێتەوە خوای گەورە بە دڵنیاییەوە سزای دەدا. چونکە ئەو سێ گوناهە شیرک، قەتڵ، زینا پێیان دەگوترێت ئوممەهاتی کەبائیر، یعنی دایکی گوناهە گەورەکان. ئەوە هیچ لە گوناهە گەورەکانن، لە ناو گوناهە گەورەکانیشدا سەرەکانیانن، سەری گوناهە گەورەکانن، سەرچاوەی گوناهە گەورەکانن. شەریک بڕیاردان بۆ خوای گەورە، ئینسان ئەگەر خوای بەیەک نەزانی و شەریکی بۆ خوای گەورە بڕیار نەدا هەموو خراپەیەکی لێدێ. ئینسان ئەگەر دەستی چوویە خوێنی کەسێک تەبەن گوناهی دیکەی بەلاوە ئاساییتر دەبن و ئەو کەسەش داوێن پیسی دەکا بێگومان شەهەوات و ئارەزوو بەسەری دازاڵە لە ناموس و عیڕدی هیچ کەسێک ناگەڕێتەوە. ئەو کاتە تەبەن گەورەترین فەساد و خراپەکاری لە زەویدا بڵاو دەبێتەوە. بۆیە لەو ئاەتەدا خوای گەورە
فێرمان دەکات کە عەبدە ڕاستەقینەکانی خوای گەورە خۆیان لەو سێ گوناهە دەپارێزن. والذین لا يدعون مع الله إلها آخر ئەوانن کە ناپەرستن مع الله لەگەڵ خوادا ئیلاهن پەرستراوێکی دیکە آخر. إله يعني پەرستراو، آخر يعني پەرستراوێکی کە. ولا يقتلون ناکوژن النفس التي حرم الله أو نفس جيان كساني كخوا كشتني حرام كردون إلا بالحق مگر كسك شاني كشتن بيت حقي كشتني هبه. ولا يزنون وداون بيسيش ناكن لزنا وداون بيسيش نزيق نابنوا. ومن يفعل ذلك هر كسك يكك لو سيكاران بك شريك بريار دا يا قتل بك يا زنا بك بدلنيا يوا يلقى دقا ئەثام جاهێندێک دەفەرمون چاڵێکە لە جەهەنەمێ دەگا بە دۆزەخ کە خوای گەورە بۆ زیناکەران حازری کردووە. هێندێکیش دەفەرمون ئەثام بۆ خۆی یعنی گوناه، بەڵام لێرە مەبەستی ئەوەی سەرنجامی گوناه، سزای گوناهەکەی وەردەگرێتەوە کەسەکە. ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارانەی ئەنجامدا بێت و ئەنجامیان بدە دەگا بە سزای گوناهەکانی. ئەو جار خوا دەفەرمێ يضاعف له العذاب يضاعف چەند بارە دەکرێتەوە بۆ ئەو کەسە تاوانبارە العذاب سزاکەی يوم القيامة لە ڕۆژی دواییدا. چۆن سزا دووبارە دەکرێتەوە؟ ئاەتی کەمان هەیە ئینسان ئەگەر خراپەیەکی کرد چەند خراپەی لەسەر دەنووسرێن؟ یەک خراپە. و ئەی بۆ لێرە دەفەرمێت سزای خراپەکەی چەند بارە دەکرێتەوە لەبەرەوەی ئەو کەسەی کە جارێک قەتڵ دەکا تەبان دەگونجێ وانی قەتڵەکەی دووبارە کاتەوە. وایە ئەگەر قەتڵەکەی دووبارە کردەوە تەمان چەند جار دووبارەی کردەوە سزاکەی ئەوەندە قاتە ئەوەندە جارە بۆ زیاد دەبێت. ئەو کەسەی جارێک زینای دەکا لەگەڵ کەسێک کە 2 جار و 3 جار و هەمیشە دەیکە تەبن گوناهەکەی وەکو یەک نییە، بە ئەندازەی دووبارە بوونەوەی گوناهەکان لە قیامەتدا سزاکەی بۆ دووبارە دەبێتەوە. ئەوە یەک لە تەفسیرەکانی. هێندێکیش دەفەرمون ئەو کەسەی کە قەتڵی دەکا بە نمونە لەوانەیە خەڵکیش لێەوە فێری قەتڵێ بێ گوناهی خۆی گوناهی ئەو کەسانش کە لەویەوە فێر دەبن. ئەو کەسەی زینای دەکا بە نمونە گوناهی خۆی ئەو کەسەش کە بەهۆی ویەوە زینا دەکات. هەر گوناهێکی دیکەش ئینسان کە کردی خەڵکێک چاوی لێ کردی سزای خۆت وەردەگری ئەوەی کە خۆت خراپەکەت کردووە ئەوە قسەی تێدا نییە. سزای ئەو کەسەش کە بەهۆی تۆ خراپەکەی دەکات بەهۆی تۆ گوناهەکەی دەکات. چۆن لە چاکەیدا ئەگەر ببیە پێشەنگ ببیە قودوە کەس چەند کەس بەهۆی تۆ چاکەکەی دووبارەکەنەوە لە قیامەت ئەوەندە خێرە و ئەوەندە چاکەت بۆ دەنووسرێن. گوناهش هەمان نیزامەها هەمان یاسایە. بۆی خوا دەفەرمێت يضاعف یعنی چەند بارە دەکرێتەوە لەه بۆ ئەو کەسە تاوانبارە العذاب سزاکەی يوم القيامة لە ڕۆژی دواییدا. ئەو جار ويخلد فيه مهانا ويخلد يعني بەنەمری لەناو ئەو سزایەدا دەبێت ئەو جار مهان بە ڕیسوایی و بەسەر شۆڕش. ويخلد بەنەمری بە هەمیشەیی فيه لەناو ئاگردا دەمێنێتەوە. بۆ چونکە دیقەتی دەنێ لێرە باسی شیرکی تێدایە. ئەو کەسەی کە مشریک بێ قابلی لێ خۆشببوون نییە بە هیچ شێوەیەکی. کابرا بەس قاتیل بێ بەس قاتیل بێ ئەگەر بە ئەن قەستش قەتڵی کردبێ و ئەگەر تەوبەشی نەکردبێ بە حەڵاڵی نەزانی بێ بە مەرجێک تەبەن ئەو گوناهی کە کردوێتی دەگونجێ وەختێک خوای گەورە هەر بهێنێتە دەرێ. کەسێکی زیناکەر ئەگەر ئیماندار بێت تەوان ئیمانی هەبێ بە حەڵاڵی نەزانی بێت تەوبەشی نەکرد بێت خوای گەورە بەشی گوناهەکەی سزای دەدا. بەس ئەو کەسەی شەریکی بۆ خوا بڕیارداوە لێرە باسی نەتیجەی کەسێک دەکا کە هەرسێک گوناهەکەی کردوون شەریکی بۆ خوا بڕیارداوە قەتڵی کردووە زینای کردووە. ئەو کەسەی کە بە مشریکی دەمرێ بەبێ باوەڕی دەمرێ بە کافری دەمرێ بەبێ گومانی لەناو جەهەنەمدا سزاکەی چەند قاتە بە ئەندازەی دووبارەکردنەوەی گوناهەکانی سزاکەی بۆ دووبارە دەبێتەوە و هیچ کاتێکی سزاکە کۆتایی نایە. هەمیشەش کەسەکە بە سەرشۆڕی و بە ڕیسوایی لەناو جەهەنەمدایە بە ئەو پەڕیزەبوونی. يضاعف له العذاب دووبارە و چەند بارە دەکرێتەوە بۆی سزا لە ڕۆژی دواییدا. ويخلد فيه بەنەمری لەناو ئاگردا دەبێ مهانە بە ڕیسوایی و بە سەرشۆڕی. إلا من تابە تەنها کەسێک لە سزا ڕزگاری دەبێ لە جەهەنەم ڕزگاری دەبێت کە تەوبەی کردبێ. تاوان تەوبەت کرد ئەگەر کەسەکە مشریکیش بێ قاتیلیش بێ زیناکەریش بێ إلا من تابە تەنها کەسێک کە تەوبەی کرد بێت. تەوبەی یعنی پەشیمان بێت لەوەی کە کردوێتی لە دڵەوە هەیە بە زمان تەوبەی دەکا
بەڵام وەک دەڵێ کە گوناهەکەی بیر دەکەوێتەوە هەر خۆشیەک لە گوناهەکەی دەبینێ پێی وایە هەر بەوەندەی کەوتی خوایە پەشیمانم پەشیمان بوونەوە زۆرتر پەیوەندی بە ناخەوە هەیە بە دڵەوە هەیە یعنی کە دەڵێت تەوبەی کرد بێت لە دڵەوە پەشیمان بێ لەوەی کە گوناهەکەی کردووە نەک لە دڵەوە گوناهەکەت پێخۆش بوو بێ بەڵام لەبەرەوە ئیستیغفارت کردووە پێ دوابێ خوالێت خۆش بووە ئیلا من تابە تەنها کەسێک چونکە تابە یعنی ڕەجع یعنی کەسەکە لە دڵەوە گەڕابێتەوە بۆ لای خوا ئەوە یەک و ئامنە ئیمانیشی هێنابێتەوە ئیمانی هێنابێتەوە یعنی چی ئەگەر یعنی کەسەکە خۆ مەرجە قەتڵی کرد بێ کافر بوو بێ بە زینای کەسەکە ببێتە کافر نا بەڵام عولەما دەفەرمون کەسی حەدیثمان هەیە هەر نەک عولەماش ئینسان کە کەسێک زینای دەکا لە چرکەی زیناکردندا ئیمانی نییە کەسەکە ها ئەگەر ئیمانی ڕاستەقینەی هەبێ زینا ناکە ها کەسێک یەقینی هەبێ بە نمونە زیناکردنەکە تەنها خۆشیەکەی چرکەیەکە بەڵام سزاکەی هەمیشەیە و دۆزەخە ئەگەر ئیمانی حەقیقی هەبێ بێگومان جورئەت ناکە ها ئەو کەسێک قەتڵی دەکا بە نمونە یەک شەیتانە تووڕەت دەکا یەک پەنجەیەکە بە چەکێکیەوە دەنەی بە چرکەیەک جاری وایە کەمتر قەتڵێکی دەکەی ئەگەر ئیمانت بۆ هەبێ ئەو قەتڵە تا هەتایەت لە جەهەنەمدا دەتێڵێتەوە دەیکەی نایکەی بۆ لە دنیادا ئاگرێکت بۆ ڕادەگرن لەبەرەوەی دەزانی دەتسووتێنێ دەستیشی لێ نزیک ناکەیەوە وایە لەبەر ئیمانت پێیتی بۆیە لە ئەسنای گوناهکردندا ئینسان ئیمانەکەی لێدا دەماڵدرێ ها بەڵام کە کەسەکە تەوبەی کرد و ئیمانەکەی بۆ گەڕایەوە یعنی هەستی کرد بۆی کە گوناهی کردووە کە بێ ئەمری خوای کردووە ئەو جار وعمل صالحا وعمل عملا صالحا وأنجامشی دا کرداری چاکە فأولئك أوانا يبدل الله سيئاتهم حسنات يبدل دەگۆڕێ خوا سيئاتهم خراپەکانیان بەچی بەچاکە وكان الله غفورا رحيما وخوای گەورە غەفور زۆر لێخۆش بووە لە گوناه بۆ کەسێک تەوبە بکە گوناهەکە هەرچیەک بێ خوای گەورە قەت سەیری گوناهەکەت ناکە سەیری تەوبەکەت دەکا سەیری دڵت دەکا ئەو جار زۆریش بە بەزەیە خوای گەورە نەک هەر گوناهەکەت بە گوناهەکەی ناتسووتێنێ بەڵکو دەتخاتە ناو ئاگری بەهەشتیشەوە ئیلا من تابە تەنها کەسێک کە تەوبەی کرد بێت و پەشیمان بوو بێتەوە ئەوە یەک و ئامنە و باوەڕی هێنابێتەوە ئیمانی هێنابێتەوە ئیمانی لە دڵدا زیندوو کرد بێتەوە پاشان وعەمیلە ئەنجامیدا بێ عەمەلەن صالحا کار و کرداری چاکە فأولئك أو كسانا يبدل الله دەگۆڕێ خوا سيئاتهم خراپەکانیان بەچی بحسنات بچاکە وكان الله غفورا رحيما وخوای گەورە لێخۆش بوو میهرەبانە جا لەسەر ئەو تەفسیرە ابن عباس خوا لێی رازی بێت دەفەرمێت مەبەستی ئەوەیە ئەو کەسەی کە تەوبە دەکا عادەتەن چ دەکا لە جیاتی گوناهکردن وایە گوێرایاڵی خوای گەورە دەکا لە جیاتی خراپە چاکە دەکا لە جیاتی داوێن پیسی داوێن پاکی دەکا لە جیاتی ئەوەی قەتڵ بکە خزمەتی خەڵکی دەکا لە جیاتی ئەوەی شەریک بۆ خوای گەورە بڕیاردا عەبدایەتی ڕاستەقینە بۆ خوا دەکا ئۆتۆماتیکی کەسێک کە تەوبەی کرد خراپەکانی پێشووی دەبن بەچی دەبن بە چاکەوە یەک لە تەفسیرەکانی بەڵام تەفسیرێکی دیکەی کە زۆر دڵخۆشکەرە و حەدیثی صەحیح پێغەمبەریشی لەسەرە طبعاً ئیبن جورەیر حەسەنی بەسری خوا لێیان ڕازی بێت دەفەرمون خودی خراپەکان ئینسان کە تەوبەی کرد کە تەوبەت کرد لە گوناهێک کە گەڕایەوە لە گوناهێک خودی خراپەکە لە قیامەتێ خوای گەورە بۆت دەگۆڕێ بە چاکە ئەوەشمان حەدیثی طبعاً صەحیح پێغەمبەری لەسەرە کە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەمن دەزانم لە قیامەتێک کۆتا کەس کێیە کە لە ئاگر دێتە دەرێ وە کۆتا کەس کە دەچێتە ناو بەهەشتێ دەفەرمێت کەسێک کە دەیهێنن خوای گەورە گوناهە بچووکەکانی پیشان دەدا کاتێک کە گوناهە بچووکەکانی خۆی دەبینێت ژمارەیان هێندە زۆرە کەسەکە پێی وایە بە هیلاک چووە پێی وایە تازە تەواو مەجالی ئەوەی نییە کە خوای گەورە لێ خۆش ببێت یا عەفوی کات جا خوای گەورە پێی دەفەرمێت یەکەم جار خراپەکانت بخوێنەوە خراپەکانی خۆی دەخوێنێتەوە کە خراپەکانی خۆی دەخوێنێتەوە بەس گوناهە بچووکەکانی تێدانە ترس دای دەگرێ ترسێکی زۆر دای دەگرێ کە ترسە زۆرەکە دایگرت خوای گەورە پێی دەفەرمێت لاپەڕەکەی هەڵدەوە طبعاً کە لاپەڕەکەی هەڵدەداتەوە دەبینێ لە جێگای هەر خراپەیەک خوای گەورە چاکەیەکی بۆ نووسیوە
ئەو کات دڵی خۆش دەبێت کە دڵی خۆش دەبێت کە دڵی خۆش دەبێت پرسیار دەکات دەڵێ خوایە خۆ من یعنی گوناهانێکی دیکەم کرد بوو کە لە ناو دەفتەری ئەعمالمدا نایانبینم ئەی خوای گەورە یعنی گوناها بچووکەکانم دیون بەڵام کەبائیرەکان کە بۆ خۆی لەبیر نی وەبیری دێنەوە بەڵام پێشتر نەوێراوە بیریان لێ بکاتەوە بەڵام کە دەبینێ خوای گەورە خراپەکانی بۆ کردوون بە چاکە دڵی خۆش دەبێت خوای گەورە جا پێغەمبەر پێکەنینی دێت یعنی خوای گەورە لەوانە لەبەرەوەی تەوبەت لێ کردووە خوای گەورە ئەوانەی هەر لەسەر ستڕیویەوە دواتریش ئەو خراپە بچووکانەی کە هاتن لەبەرەوەی تەوبەی نسوح و یەک زیارت کردووە خوای گەورە بۆی گۆڕیوی بە چاکە کە ئەوە تەمان زۆر دڵخۆشکەرە ئاەتەکە إلا من تاب وآمن تنها كسك كتوبي كرد بيتو إيماني هنا به وعمل عملا صالحا وأنجام دابه كارو كردوي شاكا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أوانا دقوري خوا خرابكان يان بشاكا وكان الله غفورا رحيما وخواي قورا اللي خوشبو مهربانا أو زار فرمد ومن تاب هر كسك توبة بكا أو آياته طبعا بيوندي بوسي قناهانا وهي بقتل بە شرک بڕیاردان بۆ خوای گەورە بە زینا کە ئەوە لە کەبائیر و گوناها هەرە گەورەکانە وەکو باسمان کرد ئەگەر بە تەوبە و پەشیمان بوونەوەی ڕاستەقینە خوای گەورە لەو سێ گوناهانە خۆش بێ گوناهەکانی دیکە هەر قسەی تێدا نیە جا خوای گەورە ئەو جار بە شێوەی گشتیتر دەفەرمێت ومن تاب وعمل صالحا هەر کەسێک تەوبەی کردو و ئەنجامی دا کاری چاکە ومن تاب هەر کەسێک تەوبەی کرد پەشیمان بوویەوە وعمل صالحا وأنجام دا كاري شاكا فإنه يتوب إلى الله بيقمان أو كسا يتوب إلى الله دقريته بولا إخوة پشمان دويته بولا إخوة قورا متابا يعني بپشمان بونوو قرانويشي تواو يكجاري ومن تابا هر كسك توبي كرت لدله وپشمان بولو قناهي ككردويتي بلام وعمل صالحا دواي توبكا كرداري تاكشي كرت يعني بكردوا سلمان دي كتوبي كردوا فإنه يتوب بيقمان أو كسد دقريته ولا إخوة بمتاب بقرانويشي تواو بخاوني وبپاشي دسيته ولا إخوة قورو إخوة قورو خرابكاني هموي لسر دسرته ولا برتوي توبي كردوا يكيشي ديك صفتكان عباد الرحمن ده فرمد والذين لا يشهدون الزور أوانيك لا يشهدون الزور يعني حاضر نابن لشوينك دا كدروي تدا بكري أو يقل تفسير كاني هندێکی کە دەفەرمون ئەو کەسانەی کە شاهدی بە درۆ نادن هەردوو تەفسیرەکەی ڕاستن و ئینسانی ئیماندار هەردوو سیفەتەکەی دەبێت تێبدا بێ ئەگەر معنای والذین لا يشهدون الزور ئەوانەی لا يشهدون یعنی حاضر نابن لە شوێنێک کە درۆی تێدا بکرێ لە مەجلیسێکدا لە کۆڕێکدا لە شوێنێک درۆی لێبوو درۆ یعنی شتی ناڕەوای تێدا گوترا شتی ناڕاستی تێدا گوترا جا درۆ بە ناوی خوا بوو بە ناوی پێغەمبەریەوە بوو صلی الله عليه وسلم درۆی بینی ئینسانەکان بوو ئەو کەسە ئەگەر عەبدی ڕاستەقینەی خوای گەورە بێت بەندەی ڕاستەقینەی خوای گەورە بێت ئەو کەسە لەو شوێنانە حاضر نابێ و ئەگەر لەوێش بێ دەڕوە والذین لا يشهدون الزور ئەوانەی کە ئامادە نابن لە شوێنێک کە درۆی تێدا بکرێ ئەوە یەک لە تەفسیرەکانی تەفسیرێکی دیکەی ئەوەیە دەفەرمێت ئەوانەی شاهدی بە درۆ نادن شاهدی بە درۆ ئەوەیە کە شتێکت نەدیوە بەڵام بانگت دەکەن بۆ مەحکەمەی بۆ لای قازی بۆ لای لیژنەی فتووە سوورا و سوور دەزانی حەدەثەکە نەدیوە بەڵام دەڵێ دیومە بەنمونە گوێت لێ نەبووە لە قسەکەی بەڵام دەڵێ گوێم لێ بووە یا گوێت لێ بووە ڕاستیەکە چییە بەڵام ڕاستیەکەی دەگۆڕی بە شتێکی دیکە تەمان ئەوە پێی دەگوترێت شاهدی زۆر و حەدیثی صحیحی لەسەرها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتی خۆی باسی کەبائیرەکانی لیان پرسیوە کەبائیر و گوناها گەورەکان چین باسی شیرکی کردووە قەتڵی کردووە زینای کردووە کە گەیشتۆتە سەر باسکردنی شاهدی زۆر دەفەرمون پاڵی داوەتەوە یەکسەر دانیشتووە لەبەر گەورەی تاوانەکەی فەرموویەتی ئەلا وشهادة الزور ألا وشهادة الزور ألا وشهادة الزور ئاگادار بن شاهدی بەدرۆ شاهدی بەدرۆ یەکێکە لە گوناها گەورەکان لە فقهیشدا پێی دەوترێ يمين الغموس ما مشغولة لو هربرو خود حمود مشغول كردنا أمنيش والذين لا يشهدون الزور أواني كشاهدي بدرو نادن
شاهدی طبعا ناکرێ نەیدەی ئەگەر لەکنت بێ شاهدیت لەکن بێ بانگتکەن واجبە لەسرت بەتایبەتی ئەگە قازی حاکم فتووا لە کاتی بوونی کێشەدا بانگیان کردی شاهدیت لەکن بوو واجبە لەسرت شاهدیەکە چۆنە وەک خۆی بیدەی بۆ دنیە نە بیشاریەوە بڵێ بۆی گوناهبار نەبم نەگدڵی خەڵکی لە خۆم دێشەرم و نە شاهدیش دەدەم شاردنەوە بۆ خۆی زۆرێکە لە درۆ و هەروەها کە شاهدیشتدا چیت دیوە شاهدی و چیت بیستوە دەبێ ئەوەی بڵێ ئەگەر شتێکت گوت نەدی بوو شاهدیەکتدا نەتبیست بوو پێی دەوترێت شاهدی زۆر وە لە کتێبی فقهیدا پێ دەوترێت یەمین الغەموس یعنی ئەو سوێندەی کە ئینسانی بە دۆزەقدا دەباتە خوارێ و لە دنیادا هیچ کەفارەتێکیشی نییە کەفارەتەکەی تەنها یا تەوبەیە تەبان ئەگەر تەوبەی نسوحی کرد کەسەکە تەوبە نسوحەکەش بەشێکی پەیوەندی بەخوایەوە هەیە داوای لێخۆشبوون لە خوا بکەی بەشێکی دی پەیوەندی بەو کەسەیەوێ کە شاهدی بە درۆیەکەت لەسەرداوە شاهدی بە درۆیەکەت لە زەررداوە دەبێت بچ شتەکەی چاکەیەوە شاهدی بە درۆت لە دژی کەسێک داوە کەسەکە بەهۆی تۆوە زەرێکی کردووە دەبێت بچی گردنی خۆتی پێازاکەی یا هیچ نەبێ حەقەکەی دێوە ئەو جار خوالێت خۆش دەبێت ئەگەر ئەوە نەبوو ینی عیلاجەکەی تەنها ئاگرە و باگر کەسەکە دەبێت خاوێن ببێتەوە بۆیە بەندە ڕاستەقینەکانی خوا ئەوەن کە شاهدی بە درۆ هەر نادەن یان ئەگەر تەفسیرەکەی دیکە بڵێن لە شوێنێک درۆی تێدا بکرێ ئینسانی ئیماندار عەبدی ڕاستەقینەی خوای گەورە لەو شوێنە دانانیشێت و لەو شوێنە نامێنێتەوە سیفەتێکی دیکەیان وئیذا مەڕوا باللەغوی هەر کاتێک مەڕوا تێپەڕین باللەغوی بە شوێنێک کە قسەی پرۆپوچ و بێمەعنای تێدا دەکرێت لەغو ئەو شوێنەی درۆی تێدا دەکرێت لەغویە غەیبەتی تێدا دەکرێت لەغویە دوزمانی تێدا بکرێت لەغویە قسەی حەکایەت و بەسەرهاتی درۆینەی تێدا بجێڕدرێنەوە لەغوە دامە و دۆمینەی تێدا بکرێت لەغویە عەبدی ڕاستەقینەی خوای گەورە کاتی بەو شتە بێمەعنایانە سەرف ناکە وئیذا مەڕوا باللەغوی کاتێک ڕۆیشت تێپەڕی بەلای مەجلیسێکدا کە مەجلیسی لەغوە قسەی بێکەڵک و بێسوودی تێدا دەکرێن مەڕوو تێدەپەڕێ کیرامە بە ئەو پەڕی خۆ بە بەڕێزگرتن خۆی بە بەڕێز دەگرێ خۆی ناخاتە ئاستی ئەو کەسانەوە بچێت لە مەجلیسەکەیدا دانیشێت لەگەڵ ئەوان غەیبەت بکە یا گوێ لە غەیبەتەکەیان بگرێ یا گوێ لە درۆکەیان بگرێت یان لە گوێ لە حەکایەت و شتە بێمەعنایەکانیان بگرێت چونکە وەکو یەکە بچی لەگەڵیان غەیبەتکەی یا بچی گوێیان بۆ هەڵخەی گوێ لە درۆیەکان بگری یان بچی کەسەکە بۆ خۆی درۆیان بکە ئەوەی کە لە مەجلیسێکدا دەبێتە هاونشین لە مەجلیسەکەدا مەجلیسی چاکەکان بێ چاکەت بۆ دێن مەجلیسی خراپان بێ خراپەت بۆ دێن بۆیە ئەگەر مەجلیسی خراپان بوو ئینسانی ئیماندار مەجلیسی خراپ بەجێ دێڵێ بەڵام بە کیرام بە ئەو پەڕی ڕێز و خۆ بە دوورگرتن لە مەجلیسەکە و بەبێ ئەوەی هیچ طبعاً شتێکی خراپ یا هەڵوێستێکی خراپ بنوێنێ والذین لا يشهدون الزور ئەوانەی کە شاهدی بە درۆ نادەن وئیذا مەڕوا باللەغوی کاتێکیش کە تێدەپەڕن بەلای مەجلیس و دانیشتنێکدا کە قسەی پوچ و بێمەعنا و شتی بێمەعنای تێدا دەکرێت مەڕوا کیرامە تێدەپەڕن و مەجلیسەکە بەجێ دێڵن بە ئەو پەڕی خۆ بە گەورەگرتن و خۆ بە ڕێز گرتنەوە خاڵێکی دیکە سیفەتێکی دیکەی ئیماندارە ڕاستەقینەکان والذین ئیذا ذکروا بآیات ربهم ئەوانەی کاتێک کە ئامۆژگاری دەکرێن بە نیشانەکانی پەروەردگاریان والذین ئەوانەی ئیذا ذکروا کاتێک ئامۆژگاری کران بآیات ربهم بە نیشانەکانی پەروەردگاریان لەم یەخڕوا عەلەیها تێناپەڕن بەسەر ئاەتەکانی خوای گەورەدا صمەن وەکو کەسێکی کەڕ وعومیا و هەروەها وەکو کەسێکی کوێر لە ئاست ئاەتەکانی خوای گەورەدا خۆیان وەکو کەڕ لێ ناکەن و هەروەها خۆیان وەکو کوێر لێ ناکەن چونکە ئاەتەکانی خوای گەورە هەندێکیان دەبیندرێن هەندێکیان دەبیسترێن کاتێک کە بە ئاەتێکی قورئان یا حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم نسحەتت دەکەن ئامۆژگاریت دەکەن گوێ لە ئامۆژگاریەکەی هەڵدەخەی و قسەکە وەردەگری و جێبەجێشی دەکەی ئەگەر تەوان پێویست بوو جێبەجێکەی و ئەگەر کردارە خراپەکەت تێدا بوو کە لە ئاەتەکەدا باز دەکرێت یا لە حەدیثە کە باز دەکرێت کەسەکە هەر کەسێک بێ ئامۆژگاریەکەی لێ وەردەگری و لە بەرامبەریدا تەکەبور و خۆ بە زلزانی نادگرێ و هەروەها ئەگەر بەڵگەکەش ئاەتەکەش ئاەتی تەماشاکردن و سیرکردن بوو لە ئاستیدا چاوت داناقی تەماشای دەکەی بۆی دەرسی لێوەرگری بۆی پەندی لێوەرگری کە ئەوەش سیفەتێکی دیکەی بەندە ڕاستەقینەکانی خوایە والذین ئیذا ذکروا ئەوانەی کاتێک ئامۆژگاری دەکرێن ناڵێ
خوا ئامۆژگاریان دەکا یا پێغەمبەر ئەو کەسەی ئامۆژگاری دەکا هەر کەسێکە مادام قسەکەی ئاەتی خوایە مادام قسەکەی قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم مادام ئەوەی پێت دەڵێ کارێکی باشە لە مەسلحەتی تۆیە بە ئەو پەڕی دڵ گەورەی ئامۆژگاریەکەی لێ وەردەگری ئەگەر ئینسان لە بەرامبەر ئاەتدا لە بەرامبەر ئامۆژگاریکردندا عینادی گرتی خۆی بە گەورە گرتیان وەک دەڵێ لاساری هەڵبژار لە بەرامبەر جێبەجێکردندا خوای گەورە دەفەرمێت لە سوورەتی لیلدا سێذەکەڕ من یەخشا ویتەجەنەبها الأشقى کەسێک لە خوا دەترسێ هەمیشە گوێ لە ئامۆژگاری دەگرێ ئەوەی کە گوێ لە ئامۆژگاریەکان ناگرێ هەمیشە کەسە بەدبەختەکانن ئەوانن کە مەسیریان بەرەو ئاگر و بەرەو جەهەنەمە خوا پەناماندا والذین إذا ذكروا بآيات ربهم ئەوانەی کاتێک کە ئامۆژگاری دەکرێن بە نیشانەکانی پەروەردگاریان لم يخروا عليها نار بەسەریدا وەکو کەڕ وەکو کوێر والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وأواني دلين ربنا أي پروردگارا هب لنا من أزواجنا وذرياتنا ببخش بيمان من أزواجنا لها وسران من وذرياتنا لنو وسكانش من قرة أعين كسانك كببنا مايي بینایی چاوەکانمان ڕووناکەنەوە چاوەکانمان ڕۆشن کەنەوە کە لێرە مەبەستیەوەی دڵمان خۆشکەن و چاومان ڕووناکەنەوە زۆر جار کەسێک ئەگەر کەسێکی خۆشەویستی دێتەوە پێی دڵم چاوە درۆن خۆ چاو چۆنە هەروایە وایە کەسەکە دڵی خۆش دەبێت پێی دڵن چاوە درۆن بێت لێرەش دەفەرمێت ئینسانی ئیماندار ناڵێ خوا هاوسەرم دێ یان منداڵ و وەچەم دێ کە داوای منداڵت کرد داوای هاوسەرت کرد هەمیشە هاوسەرێک باشە کە ببێتە مای دڵخۆشکردنت منداڵێک باشە کە ببێتە مای دڵخۆشکردنت دەنا هاوسەر تەماشای واقعی خەڵکیکە ئەو کەسەی کە هاوسەری هەیە و خراپە بەڵام نەیبێ باشترە بە دڵنیاییەوە و خۆزگە بەو کەسەی دەخوازێ کە نیەتی ئەو کەسەی کە منداڵی هەن و ساڵح نین خۆزگە بە کەسێک دەخوازێ و حاڵی خۆی بەرامبەر یعنی خۆزگە دەخوازێ وەکو کەسێک بێ کە منداڵی نین بۆیە هاوسەر و منداڵ و وەسەونەوە کاتێک ڕەحمەتن کاتێک دەبنە مایەی بەختەوەریت کە دڵت خۆشکەن بەچیش دڵت خۆش دەکەن بەوەی کە کەسانی باش و چاکەکار بن بەختەوەری خۆت و قیامەتی تۆیان بوێ ئەوجار دەفەرمێ وەجعلنا للمتقین ئیمامە خوایە بمانجێڕە بۆ کەسە پارێزکارەکان بە ئیمام نافەرمێ بمان کە بە پارێزکار ئینسان تەماعی لەوەی زیاترە خۆم خێزانم و منداڵەکانم وایان لێ بکە ببنە قودوە و پێشەنگ بۆچێ بۆ کەسانێکی متتەقی نەک بۆ کەسانێکی خراپەکار چونکە وەکو باسم کرد ئەگەر ببنە پێشەوای خەڵکی خراپەکار گوناهی خۆیان و خراپەکارەکانیشیان دێتە ئەستۆ بەڵام ئەگەر ئیمامی خەڵکی متتەقی بن ئیمام بە معنای ئەوەی ببنە هۆکاری ئەوەی خەڵک چاوت لێکە خەڵک بە دوای تۆکەوێ خەڵک بە قسەی تۆ بکات هەڵسوکەوتی وەک تۆ لێ بکات لە چاکەدا ئەو کاتە جێگای دڵخۆشی خێری خۆت خێری ئەو کەسانش کە وەک تۆ دەکەن بۆ دەنووسرێ والذین یقولون ئیماندارە ڕاستەقینەکان بەندە ڕاستەقینەکانە خوا کەسانێکن یقولون دەڵێن چی ربنا هب لنا من ئەزواجنا وذریاتنا ئەی خوایە ببەخشە پێمان لە هاوسەرانمان و لەنەوە وەسەکانی ئێمە قڕەتە ئەعیون قڕە کەسانێک کە ببنە مایەی ڕۆشنایی و ڕووناکی چاوەکانمان چاو و دڵمان ڕووناکەنەوە ئەوە یەک وەجعلنا و بشمان جێڕە خۆمان خێزانمان منداڵەکانمان بەچی للمتقینە بۆ کەسانی پارێزکار و لە خواترس بە ئیمان بە پێشەوە يعني بەمعنای ئەوەی ببینە قودوە و پێشەنگ خەڵک چاومان لێک ئولائیک ئەو کەسانەی ئەو سیفەتانەیان تێدان بەیەکەوە هەر هەژنۆدە سیفەتەکەی عیباد الرحمانیان لە خۆیان داهێناوەتە جێ یوجزەونە الغورفەتە یوجزەونە پاداش دەدرێنەوە بە شوێنی بەرز و بڵیند و خۆش لە ناو بەهەشتێدا بیما سەبەڕ و بەهۆی ئەوەی کە ئارامیان گرتووە لەسەر چی لەسەر گوێڕایاڵیکردنی فەرمانی خوا و لەسەر دوورکەوتنەوە لە گوناه و لە تاوان ئولائیکە ئەو کەسانێک کە ئەو سیفەتانەیان هەموو بەیەکەوە تێدان یوجزەونە الغورفەتە پاداش دەدرێنەوە کە تەمان سیفەتەکان ئەوەی کە عیباد الرحمانەکان یەکەمیان تەواضع و تەمان خۆ بەکەم زانین بوو دووهەم هێمنی و نەرمونیانی و لەسەرخۆیی شەو نوێشکردن لە خواترسان شەریک بڕیار نەدان بۆ خوای گەورە قەتڵ نەکردن زینا نەکردن
پاشان خۆ بە دوورگرتن لە شاهیدی بەدرۆ و هەروەها کاتێک کە ئاەتت بۆ دەخوێندرێتەوە کاریگەربی بە ئاەتەکان نەک دڵت ڕق بێ لە بەرامبەریدا ئەوە نیشانەی ئیمانە ئاەتت بۆ خوێندرایەوە لە بەرامبەریدا دڵت نەرم بوو دڵت جوڵا هەستی بەرپرسیارەتی تێدا دروست بوو هەوڵتدا جێبەجێکەی و بزانە دڵت زیندوویە بە کەڵک دێ ئەگەر ئاەتت بۆ خوێندرایەوە و قسەی کەسێکت بۆ خوێندرایەوە کاریگەریەکەی هەر وەکو یەک بوو ڕاستی دەبێت فاتحاکی بەسەر دڵی خۆتدا بخوێنی و دڵەکە کەڵکی تێدانیە ڕق بووە پێویستی بە وەک دڵی بە پاکردنەوە و خاوێنکردنەوە هەیە ئەو جار سیفەتی کۆتاییان ئەوەی کە دوعا دەکەن دەپاڕێنەوە بۆ خۆیان و بۆ خاو خێزانیان کە نەک ببنە کەسانی چاکەکار ببنە ئیمام و پێشەوە هەر کەسێک ئەو سیفەتانەی تێدا بێ خوا دەفەرمێت ئولائیکە ئەوانە یوجزەونە الغورفەتە پاداش دەدرێنەوە لێرە غورفە بەما خۆی غورفە لە زماندا یعنی ژوور بەڵام لێرە مەبەستی ئەوە نییە کە کەسە بەهشتەکان تەنها یەک ژووریان دەدرێتێت چونکە لە شوێن دەفەرمێت غوروفات فی غوروفات ئامینین لێرە مەبەستی شوێنی بەرز و بڵیندا کە لەو شوێن و بەرز و بڵیندەی بەهشتێدا چەندان غورفە و چەندان ژووری تێدانا بەهۆی چیەوە دەستت دەکەوێت بەهۆی ئارامگری لەسەر چی لەسەر هێنانەدی ئەو سیفەتانە لە خۆتدا ئەوانە پاداش دەدرێنەوە بە چەندان شوێنی بەرز و بڵیند لە ناو باشتێدا بیما سەبەڕ و بەهۆی ئەوەی کە ئارامیان گرت وەیولەقەونە فیها وەروە دەگەن لە ناو ئەو بەهشتەدا لێیان دەکرێت لە ناو ئەو بەهشتەدا تحیەتەن وسەلامە تحیە ینی طبعا سەلامێک بە ئیشارەت و سەلامێک بە زمان کە چێ سەلامیان لێ دەکا طبعا سەلام قولا من رب الرحیم سەلامێک لەلایەن خواوەیە هەندێک جار خوا بۆ خۆی سەلام لە بەهشتیەکان دەکا سەلامێک لەلایەن مەلائیکەتەکانەوەیە فریشتەکانەوەی فریشتەکان کە دەگەن بە بەهشتەکان بەردەوام سەلامیان لێ دەکەن وەکو ڕەزامەندیەک لە بەرامبەر ئەو کار و کردوانەی کە کردویانە سەلامێک لەلایەن ئەهلی ئەعراف ئەوەی کە ئێستا نەچوونەتە بەهشتێ لە بینی باشت و جەهەنەمی ڕاگیراون طبعا لەوێوە کە سەیری بەهشتێ دەکەن بەهشتەکان دەبینن لەوێ ڕاسەلامیان لێ دەکەن چونکە ئەوانەی لە ئەعرافن لە نەتیجەدا طبعا هەر دەستنە بەهشتێ بەڵام مەجموعەیەک هەنە چاکە و خراپەیان وەکویەکە سەرەتا ناسنە بەهشتێ تا ئەوانەی حەق و ناسیان لەسەرە بە تایبەتی ئەوانش سەلام لە بەهشتێدەکان دەکەن و بەهشتەکان لە بینی خۆشیاندا بەردەوام سەلام لە یەکتری دەکەن جاخوا دەفەرمێت ئولائیکە یوجزەونە الغورفەتە بیما سەبەڕوا ئەوانە پاداش دەدرێنەوە بە چەندان شوێنی بەرز و بڵیند بەهۆی ئارامگریانەوە وەیولەقەونە فیها و دەگەن بەو بەهشتیانە دەکرێت لەو بەهشتیانە سەلام و سەڵاوکردن خالیدینە فیها خالیدین یعنی دەمێننەوە لە ناو ئەو بەهشتەدا بە هەمیشەیی و بەنەمری حەسونەت مستەقەڕن خوا دەفەرمێت چاکترین جێگایە بۆ نیشتە جێبوون بۆ چوونە ناو و مقام و بۆ تێدامانەوە وەکوی جەهەنەمێ ساعەت مستەقەڕن و مقامە بوو خراپترین شوێن کە ئینسان بۆی دەچێت جەهەنەمە خراپترین شوێن کە ئینسان تێدا دەمێنێتەوە دۆزەخە بەڵام باشترین جێگایەکیش کە ئینسان تێدا بۆی بچێ بەهشتە و چاکترین شوێنە کە خوای گەورە بەنسی بتکە بەهشتە خالیدینە فیها دەمێننەوە لەنا ئەو بەهشتەدا بە نەمری حەسونەت مستەقەڕن جاکترین جێگایەکە کە بۆی دەچن و مقامەوە چاکترین شوێنی مانەوەش قل لە کۆتایی سوورەتەکەی داخوا دەفەرمێ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ما يعبأ بكم ربي هیچ گرنگیەنگ نادا بە ئێوە پەروەردگارم لەولا دوعاکم ئەگەر تەنها لە بەندایەتی و عیبادەت و خواپەرستی و پاڕانەوەکانتان نەبێ یعنی گرنگی ئینسانەکان ڕێزی ئینسانەکان لای خوا بە کردەوەکانیانەوەیە ئەگەر کردەوە باشەکان لە ئینساندا بماڵدرێن و کەسە باشەکان باشیەکانیان لێ بکەیەوە لای خوای گەورە ئینسانیش وەکو گیاندارەکانی دیکە دروستکراوێکە گیاندارەکانی کە لەوانەیە نەک لەوانەیە هەر تەکلیفیان لەسەر نییە خوای گەورە لێیان ناگرێ ئەگەر خراپەشیان کرد بێ بەڵام مرۆڤ تەوان خوای گەورە ئیختیاری داوەتێ لە بەرامبەریدا بەهشتیشی بۆ داناوی ئیختیاری داویە دەتوانێت ببیە ئیماندار بەکردەوەیەکی کەم بەهشتێکی هەمیشەیی بەدەستبێنی بەڵام کەسی وایە بۆ خۆی ئەو بەهشتەی ناوێ بێگومان خوای گەورە لی تووڕە دەبێت قل ما يعبأ بكم ربي پێیان بڵێ خوای گەورە هیچ گرنگیەک نادا بە ئێوە قل ما يعبأ پێیان بڵێ گرنگی نادا بە ئێوە پەروەردگارم لەولا دوعاؤکم ئەگەر لەبەر پاڕانەوە و
لەبەر خواپەرستی و چاکەکانتان نەبێ بەڵام خوا دەفەرمێت فقط کەذەبتم بێگومان ئێوە دینی خوا شەریعەتی خوا قسەی خواتان بە درۆزانی بۆیە فەسەوفە یەکون لیزامە لەمە دووە یەکون لیزامە سزای ئێوە سزایەک دەبێت قەت لێتان نابێتەوە و هەمیشە لەگەڵتاندا دەبێت قل ما يعبأ بكم ربي پێیان بڵێ خوای من پەروەردیگاری من هیچ گرنگیەک بە ئێوە نادا ئێوە لای پەروەردیگاری من هیچ گرنگی و نرخ و قیمەتێکتان نییە لەولا دوعاءکم ئەگەر تەنها لەبەر بەندایەتیەکەی و خواپەرستیەکەی و دوعاکانتان نەبێ فقط کەذەبتم ئێوەش لە بەندایەتیکردندا خواتان بە درۆزانی نەعوذ بالله قسەی خواتان بە درۆزانی بۆیە فەسەوفە یەکون لیزامە لەمە دووە ئێوە دەچنە ناو سزایەک کە سزایەکە سزایەکی هەمیشەیە و قەت لە کۆڵتان نابێتەوە خوای گەورە هەمولایەکمان بپارێزێ وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.